سڵاوتان لەبێت. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان نووسراوێک ئاڕاستەی کۆنسڵگەری میسر دەکات لە هەولێر سەبارەت بەو دراما میسرایی کە لە ئێستادا لە کەناڵی MBC دراماوە پەخش دەکرێت و لە ئاڵلقەیەکدا باسی لە هەژدە کچە کورد کرد کە براون بۆ یانەشەوانەکانی میسر دواوەی لە پرۆسەکانی ئەنفال دەستگیر کراون. فواد عوسمان وتەبێژی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێم بە NRC ڕاگەیاند لە ئێستادا وەزارەتەکان سەرقاڵی ئەوەیە نامەیەک ئاڕاستەی کۆنسڵگەری میسر لە هەولێر بکات بەوەی لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیانەوە بەدواداچوون لەسەر پرسەکە بکات. وتیشی لە چەند ڕۆژی داهاتوودا نامەکە ئاڕاستەی کۆنسڵگەریەکە دەکرێت و بڕیاریشا وەزیری کاروباری شەهیدانی هەرێم لەسەر پرسەکە خۆشی سەردانی کۆنسڵگەریەکە بکات. بەهۆی هەڕەشەی گروپە چەکدارەکان بۆ سەرشاری کەرکووک لە کاتژمێر 12 شەوی ڕابردووەوە هەموو جۆرە هاتوچۆکردنێکی ئۆتۆمبیل و هەوڵاتیان لە ناوشاری کەرکووک و بۆ ناو شارەکە قەدەغە کراوە و بڕیار بوو تا کاتژمێر 3 دوانیوەڕۆی ئەمڕۆ قەدەغەکردنەکە بەردەوام بێت، بەڵام کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ئەمڕۆ کۆتایی بە قەدەغەکردنەکە هێنرا، هەرچەندە بە بڕیاری نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و لیژنەی ئەمنی ئەنجومەنی پارێزگاکە لە کاتژمێر 12 شەوی ڕابردووەوە قەدەغەکردنی هاتوچۆی هەوڵاتیان لە ناوشاری کەرکووک چوون و ڕۆشتنیش بۆ ناو کەرکووک ڕاگەیەنرا و بڕیار بوو تا کاتژمێر 3 دوانیوەڕۆی ئەمڕۆ بەردەوام بێت، بەڵام با بڕیارێکی دیکەی پارێزگاری شارەکە قەدەغەکردنەکە کەم کرایەوە و کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ئەمڕۆ ڕێگە بە هاتوچۆکردنی هەوڵاتیان درایەوە. دادگای تاوانەکانی ئەنقەرە داواکاری دووبارە دادگایکردنەوەی عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری زیندانی کراوی پاکەکەی ڕەت کردەوە کە لەلایەن پارێزەرانیەوە پێشکەش کرابوو. ئاژانسی جیهانی تورکی بڵاوی کردەوە دادگاکە داواکاری پارێزەرانی ئۆجەلانی ڕەت کردەوە تایبەت بە پێویستی دووبارە دادگایکردنەوەکەی ئۆجەلان بە پێی گۆڕانکاریە یاساییەکانی ئەم دواییە. وێڕایەوەی هێشتا پرسی ڕێکخستنی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان یەکلایی نەبووتەوە، لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەنجەی تۆمەتیان ئاڕاستەی یەکێتی کردووە بەوەی هەوڵی دواخستنی هەڵبژاردنەکان دەدات و بەرپرسێکی باڵای یەکێتیش تۆمەتەکەی ڕەت کردەوە. لە دوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق لەوسات بەرهەم ساڵح جێگری سکرتێری گشتی یەکێتی تاکیدی کردەوە یەکێتی هیچ کاتێک لە ئەنجامدانی هەڵبژاردن نەترساوە، بەڵکو هەمیشە و تا ئێستاش متمانەی تەواوی بە گرنگی ئەنجامدانی سەرجەم هەڵبژاردنەکان هەیە بۆ ئاڵوگۆڕکردنی دەسەڵات لە کاتی یاسایی خۆیدا. سەرۆکی ڕێکخراوی قاعیدا داوای لە کۆمەڵەی خوان موسلیمین و لایەنگرانی لە میسر کرد دەستبەرداری دیموکراسیەت بن و هەوڵی جێبەجێکردنی تەواوی شەرەعەتی ئیسلامی بدەن. لە کاسێتێکی دەنگیدا کە ماوەکەی 15 چرکێ و لەسەر چەند پێگەیەکی ئیسلامی لە تۆڕی ئینتەرنێت بڵاو کراونەتەوە، ئەیمەن زەواهیری ڕخنەی توندی لە ئیسلامیەکانی میسر گرت بەوەی ژمارەیەک حیزبی سیاسیان لە وڵاتە دامەزراندووە و پشتگیریشیان لە سوپا کردووە بۆ لەسەر کارلابرنی محەممەد مورسی. دوای پێکدادانی نێوان لایەنگرانی کۆمەڵەی خوان موسلیمین و هێزەکانی پۆلیس لە نزیک شاری کۆمەڵگەی ڕاگەیاندنەکان لە باشووری قاهیرە کە بەهۆیەوە 23 کەس بریندار بوون، هاوپەیمانێتی نیشتیمانی بۆ پشتگیریکردن لە شەرعیەت داوای کرد سبەینی یەکشەممە خۆپیشاندانێکی 3 میلیۆنی لە سەرتاسەری میسر بۆ پشتگیریکردن لە محەممەد مورسی ئەنجام بدرێت. ئەوە لە کاتێکدایە خۆپیشاندەران داوایەکی وەزارەتی ناوخۆی میسریان بە کۆتایی هێنان بە دەربڕینی ناڕزایی خۆپیشاندان لە هەردوو گۆڕەپانی ڕابعە عەدەویە و نەهزا لە ناوەڕاستی شاری قاهیرە ڕەت کردوەوە. کورتێک لە هەواڵەکان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.